بەرپرسی هێزەکانی هەفتای پێشمەرگەی یەکێتی ڕایگەیاند هاوپەیمانان بەڵێنیان پێداون بێجگە لە دەبابە و فڕۆکە هەموو جۆرە چەکێکیان پێ بدەن. پەکەکە داوای کرد پارتی لە ناوچە سنووریەکان بکشێتەوە. ئەندامێکی سەرکردایەتی پارتیش دەڵێت پەکەکە بەشەڕ نەبێت ئەو ناوچانە چۆڵ ناکات کە لێی جێگیر بووە. مەترسی هەیە عێراق ببێتە مۆڵگەی شێوە گۆڕاوەکانی ڤایرۆسی کۆرۆنا. ساڵتان لەبێت ئەم کاتتان باش، هەواڵی ڕۆژتان پێشکەش دەکەم. دوو پەرلەمانتاری لیژنەی دەستپاکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕایانگەیاند ئەو پارەی حکوومەتی عێراق بڕیاری داوە ڕەوانەی هەرێمی بکات پێویستە تەنیا بۆ موچە خەرج بکرێت و نابێت لێبڕینی موچە لە هەرێمی کوردستان بمێنێت. لە ڕاگەیەندراوێکدا جەمال شوکر و دکتۆر ڕێبوار کەریم ئەندامانی لیژنەی دەستپاکی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق باسییان لەوە کردووە ئەو پارەی بەپێی یاسای بودجەی یاساییە و بەپێی بڕیارەکەی دوێنێ ئەنجومەنی وەزیرانیش تەنها بۆ موچە خەرج دەکرێت و بەهۆیەوە نابێت لێبڕینی موچە لە هەرێمی کوردستان بمێنێت. ئەو دوو پەرلەمانتارە ئاماژەیان بۆ ئەوەش کردووە لەبەر ئەوەش کە یاساکە بۆ کۆی ساڵی 2021 ئەژمار دەکرێت دەبێت پارەکە لە سەرەتای ساڵەوە حساب بکرێ و بنێردرێت. ڕاگەندراوەکەی و دوو پەرلەمانتارە لە کاتێکدایە شەوی ڕابردوو بڕیاردرا دوای تەواوکردنی وردبینی لە داهاتە نانەوتیەکانی هەرێم بەغدا مانگانە 200 ملیار دینار بۆ هەرێمی کوردستان ڕەوانە بکات. لەو ڕۆژەوە لیژنەی نەزاهی ئەنجومەنی نوێنەران جەختی کردەوە ناردنی ئەو پارەیە بۆ هەرێم نایاساییە و پێچەوانەی مادەی 11 بودجەی 2021 عێراقە. بەرپرسی هێزەکانی هەفتای پێشمەرگەی یەکێتی ڕایگەیاند هاوپەیمانان بەڵێنیان پێداون بێجگە لە دەبابە و فڕۆکە هەموو جۆرە چێکێکیان پێ بدەن. مستەفا چاوڕەش بەرپرسی هێزەکانی هەفتای پێشمەرگەی یەکێتی بە دەنگی ئەمریکای ڕاگەیاندووە هێزەکانی هاوپەیمانان بەردەوام داوایان لێ دەکەن بۆ یەکگرتنەوەی هێزەکانی پێشمەرگە و بەڵێنی هەموو جۆرە چێکێکیان پێداون. ئاماژەی بۆ ئەوەش کردووە پارتی و یەکێتی بەو هێزانەوە دەناسرێن و وەک خۆی وتوێتی ئەگەر ئەو هێزانیان نەبێت ئەوە هیچ لایەنێک حسابیان بۆ ناکات. ئەوش لە کاتێکدای هەفتەی ڕابردوو بەرپرسانی پارتی جەختیان کردەوە لەوەی لەسەر ڕاستپادەی مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان هێزەکانی هەشتای پێشمەرگە کە سەر بە پارتین خراونەتە سەر وەزارەتی پێشمەرگە و داواشیان لە یەکێتی کردووە هەمان هەنگاو بدەن. پەکەکە داوای کرد پارتی لە ناوچە سنووریەکان بکشێتەوە. ئەندامێکی سەرکردایەتی پارتیش دەڵێت پەکەکە بەشەڕ نەبێت ئەو ناوچانە چۆڵ ناکات کە لێی جێگیر بووە. لە ڕاگەیەندراوێکدا کۆما جڤاکێن کوردستان ڕایگەیاندووە داوا لە هێزەکانی پارتی دەکات لەو ناوچە سنووریانە بکشێنەوە کە ناوچەی گەریلان و لەم ماوەی دواییدا لێی جێگیر بوون. لەلایەکی دیکەوە عەلی عەونی ئەندامی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان باسی لەوە کردووە ئەوان نایانەوێت شەڕ بکەن بەڵام پەکەکە بەشەڕ نەبێت لە ناوچەی بادینان ناکشێتەوە و تووشێتی حیزبەکەی پشتگیری تەواوی حکوومەتی هەرێم دەکات بۆ گەڕانەوەی ئەو ناوچانەی ژێردەسەڵاتی پەکەکە. ماوەی چەند ڕۆژێکە لە ناوچەی بادینان گرژی و ئاڵۆزی کەوتوەتە نێوان پارتی و گەریلاکانی پەکەکە و بەو هۆیەشەوە تاوەکو ئێستا 5 پێشمەرگە شەهید بوون. ڕێکخراوی هاوپەیمانی نێودەوڵەتی بۆ پشتیوانیکردن لە ماف و ئازادیەکان داوای کرد کۆمەڵگای نێودەوڵەتی لە بەرامبەر هێرشەکانی تورکیا بۆ سەر هەرێم بێنە دەنگ. بە مەبەستی ناڕەزایەتی دەربڕین دژی لەشکرکێشی تورکیا ڕێکخراوی هاوپەیمانی نێودەوڵەتی بۆ پشتیوانیکردن لە ماف و ئازادیەکان گەیشتنە شاری سلێمانی لە چوارچێوەی پشتیوانیکردن لە گەلی کوردستان بەرامبەر هێرش و داگیرکاریەکانی دەوڵەتی تورکیا دوا بە دوای کۆبوونەوە و چالاکیەکانیان لە هەولێر ئەو ڕێکخراوە ئێستا لە شاری سلێمانی و لا کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا داوایان کرد کۆمەڵگای نێودەوڵەتی بەرامبەر لەشکرکێشی تورکیا لە هەرێمی کوردستان بێنەدا. ڕێکخراوی پزیشکانی بێسنوور ڕایگەیاند مەترسی هەیە عێراق ببێتە مۆڵگەی شێوە گۆڕاوەکانی ڤایرۆسی کۆرۆنا. لە راپۆرتێکدا ڕێکخراوی پزیشکانی بێسنوور بە پشتبەستن بە هۆشداری پزیشکانی عێراقی ڕایگەیاندووە بەهۆی کەمی بەدەمەوە چوونی خەڵک بۆ خۆکوتان بە ڤاکسینی کۆرۆنا و بەردەوامی توشبوونی خەڵک بە نەخۆشیەکە و کەمی ڕێکارە خۆپارێزیەکان مەترسی هەیە عێراق ببێتە مۆڵگەی شێوە گۆڕاوەکانی ڤایرۆسی کۆرۆنا. ڕێکخراوەکە ئاماژەی بۆ ئەوەش کردووە بەپێی داتاکانی پێگەی کۆڤید ڤاکسی تایبەتمەند بە داتای ئەو کەسانی لە جیهاندا خۆیان دەکوتن تا ئێستا تەنها لە 4 هاوڵاتیانی عێراق دژی ڤایرۆسی کۆرۆنا خۆیان کوتاوە. ئاماژە بۆ ئەوەش کراوە عێراق لە ناو وڵاتانی جیهاندا لە ڕووی کوتانی هاوڵاتیانەوە زۆر لە دواوەیە. بە شێوەیەک ئەو وڵاتە بۆ ئەوی بگاتە دروستکردنی بەرگری بە کۆمەڵ پێویستی بە 62 ملیۆن ژەمە ڤاکسین هەیە بەڵام ئەگەر بەو شێوەی ئێستا هاوڵاتیان بکوترێن ئەوە تاوەکو ساڵی 2075 ناتوانێت لە 170 هاوڵاتیانی بکوتێت. هەوڵەکانم پێشکەشکردن خواتان لەگەڵ بێت.